الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وخاتمهم محمد المبعوث رحمة للعالمين وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی سیەم و کۆتاییە لە بابەتی چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساخ. ناونیشانی ئەم ئاڵقەیەمان بریتێ لە بەبەردەوامی چاودێری خوا بەسەر خۆوە دیتن و یادی مردن و دیداری خواکردن. ئەمەم کردووە بە کۆتا خەسڵەت و ڕەوشتی مسلمانی ڕاست و ساخ و کۆتا هۆکاری بەرەو ڕاست و ساغی بردننی مسلمانەتی. تۆزێک شی دەکەمەوە مەبەستمان لە بەبەردەوامی چاودێری خوا بەسەر خۆ دیتن ئەوەیە. بێگومان خوا هەر چاودێرمانە، والله بصير بالعباد وما تكون في شأن وما تتلو منه من قرآن ولا تعملون من عمل إلا كنا عليكم شهودا إذ تفيضون فيه وما يعزب عن ربك من مثقال ذرة في الأرض ولا في السماء ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين. وەکو خوا سبحانه وتعالى لە سوورەتی یونوسدا فەرموویەتی تۆ هیچ کارێک ناکەی و هیچ کاتێک قورئان ناخوێنی و هیچ کردەوەیەک ناکەی مەگەر ئێمە بەسەرتان و چاودێر بووین کاتێک کە دەچنە نێو ئەو کارەوە و بە ئەندازەی گرانایی گەردێک نە لە ئاسمانەکان نە لە زەویدا لە خوا پەنهان نابێ و لەوەش گچەتر و گەورەتر هیچ شتێک لە خوا پەنهان نییە. بەڵام ئەوە کە خوا چاودێرە بەسەر هەموو شتێکەوە ئاگادارە بەسەر هەموو شتێکەوە، والله على كل شيء شهيد، خوا بەسەر هەموو شتێکەوە چاودێرە و ئاگادارە، گرنگە ئەو هەستە لای ئێمە هەبێ، گرنگی ئەو هەستە لای ئێمە هەبێ. خوا تاکە پەرستراوە، بەڵام گرنگەوەی تۆ لە دڵی خۆتدا خوا بە تاکە پەرسترای خۆت بزانی. ئەگەرنا لە واقعدا و لە دنیادا لە گەردووندا جگە لە خوا پەرستراوێکی دیکە نییە. لا إله إلا الله بێجگە لە خوا هیچ پەرستراوێک نییە، واتە لە واقعدا و لە گەردووندا جگە لە خوا پەرستراوێکی دیکە نییە. بەڵام لە خەیاڵ و ئەندێشەی خەڵکی هەڵخەڵەتا و چاواشەکراودا سەدان پەرستراوی ساختە و بێنێوە ڕۆک هەن. بۆیە خوا سبحانه وتعالى دەفەرمێ لا إله إلا الله، جگە لە خوا هیچ پەرستراوێک نییە، واتە هیچ پەرستراوێک نییە کە شایستەی پەرستران و بەنداتی بۆ کران بێ. لێرەشدا بەردەوامی چاودێری خوا بەسەر خۆ دیتن واتە تۆ بە بەردەوامی خوا بەسەر خۆ تۆ چاودێر ببینی. ئەگەر ناخوا هەر چاودێرە تۆ ئاگات لێ بێ و لێ نەبێ خوا هیچ شتێکی لێون نابێ. خوا سبحانه وتعالى ئاگای لە نێو دڵ و دەرونی بەندەکانیشی هەیە، ئاگای لە هەست و نەست و خولیاکانی نێو عەقڵ و دڵیشیان هەیە، چه جای کردەوەکانیان. بەڵام ئەوە دەبێت ئەو هەستە لای تۆ هەبێ. بۆیە ئەوامان گوتووە و بەردەوام یادی مردن و دیداری خواکردن. گومانی تێدا نییە کە هەمومان هیچی مردنی قەرزدارین، ئەو قەرزە دەبێ هەر بدرێتەوە، ئەو سەفەرە هەر لەبەرە. ئەنجا عاقڵە و کەسێک کە هەمیشە ئەو ڕۆژەی لەبەر چاو بێ و ئەو دیدارەی خوای لەبەر چاو بێ. بۆچی؟ بۆ ئەوە کە ببێتە هاوکاری بۆ ڕێڕازگرتنی و ببێتە پارێزەری کە نەهێڵە لابدا بەم لاولادا بڕوە. با تەماشای چەند ئاەتێک بکەین و چەند فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوا سبحانه وتعالى پێغەمبەری خاتەم محمد صلى الله عليه وآله وسلم دەدوێنە و دەفەرمێ الذي يراك حين تقوم وتقلبك في الساجدين إنه هو السميع العليم. سورة الشعراء آية كاني 220 ئەو زاتەی کە تۆ دەبینێ کاتێک کە هەڵدەستی واتە لە مەجلیسێک لە کۆڕێک دانیشتووی هەڵدەستی یاخود
لە خەو هەڵدەستی یا لە هەموو هەڵسانەکانە داخوا تۆ دەبینێ وتەقەلوبەکە فی الساجدین یاخود کاتێک کە تۆ هەڵدەستی لە نوێژە ڕاوەستاوی و کاتێک کە تۆ لەگەڵ کڕنوشبەراندا دێی و دەچی هەڵس و کەوت دەکەی ئینەه هو السەمیع العەلیم بەڕاستی هەرخوا بیسەری زانایە هەموو دەنگ و هەست و خوسەکان دەبیستێ و زاناشە بە هەموو شتێک هەروەها لە سوورەتی الحەدید ئاەتی ژمارە 4 دەخوا دەفەرمێ وهو معكم أينما كنتم والله بما تعملون بصير ئەو لەگەڵتانە لە هەر شوێنێک بن لە هەر حاڵێکدا بن و ئەو بینەری کردەوەکانتان دەبینێ چەند فەرمایشتێکی پێغەمبەریش بێنین صلى الله عليه وآله وسلم دەفەرمێ یەکێک لەوانە دەفەرمێ اتق الله حيثما كنت وأتبع السيئة الحسنة تمحها وخالق الناس بخلق حسن الترمذي بجمار 2516 هنايتي وقال حديث حسن صحيح پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم لە هەر حاڵێکدا هەی و لە هەر کاتێک و لە هەر شوێنێکدا هەی پارێز لەخوا بکە کە بەداخۆ زۆر لە مامەسایەکان وشەی تەقوا و ئیتەقیلا بە معنای لەخواترسان و لەخوا بەترسە لێک دەدەنەوە بەڵام وان نییە ئیتەقیلا واتە پارێز لەخوا بکە چاودێری خوا بەسەر خۆتۆ ببینە لە خۆ دووریا بە شتێک نەکەی کە خوا پێی ناخۆش بێ کە خوا بەگشتی دوشتی پێ ناخۆشن ئەرکەکانی بشوێنی و قەدەغەکانی بشتێنی وریا بە هەر ئەرچێک کە خوا لەسەر تۆ پێویست کردووە نەیچوێنی هەر قەدەغەیەک کە بۆی داری کردو قەدەغەکە نەشتێنی ئەوە بریتێ لە تەقوا لە خۆ وریابوون و پارێزکردن وأتبع السيئة الحسنة تمحوها بدواي خراپەدا چاکە بکە دەیسڕێتەوە هەر خراپەیەکت کرد چاکەیەکی بەدوادا بکە هەڵەیەکت کرد گوناحێکت کرد داوای لێبوردن لەخوا بکات چاکەیەک بکە ئەو خراپەیە بسڕێتەوە ئازاری کەسێکدا گردی خۆتی پێ ئازادکە وخالق الناس بخلق حسن بەڕەوشتی جوان مامەڵە و ڕەفتار لەگەڵ خەڵکدا بکە مرۆڤ سێ بازنەی هەیە بازنەی مامەڵە لە خزمەت خوادا بازنەی مامەڵە لەگەڵ خۆیدا بازنەی مامەڵە لەگەڵ خەڵکدا خوا و خۆ و خەڵک ئەم فەرمایشتە یەک بەرنامەمان بۆ دادەنێ مامەڵەت لە خزمەت خوادا با لەسەر بناغی تەقوا بێ هەمیشە ئەهلی تەقوا بە لە مامەڵەکردنت لە خزمەت خوادا لە مامەڵەت لەگەڵ خۆتدا وریای خراپان بە و هەمیشە سەرگەرمی چاکە بە ئەگە خراپەیەکت کرد چاکەیەکی بەدوادا بکە بۆی بیسڕێتەوە و خاوێن بیەوە و لە مامەڵەت لەگەڵ خەڵکدا بە ڕەوشتی جوان مامەڵە بکە ئاکارت بەرز و پەسەند و شیرین و جوان بێ فەرمایشتی هیچ کە لەو بارۆ دێنین پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت والعاجز من أتبع نفسه هواها وتمنى على الله الترمذي بجمار 2659 هناتي وقال حسن پێغەمبەر صلى الله عليه وسلم لە فەرمایشتەدا پێناسەی پیاوی عاقڵ و ژیر و مرۆڤی کەودەن و دەستەپاچەمان بۆ دەکات دەفەرمی الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت كيس واتە کیاست یعنی عاقڵمەندی و ژیری و دووربین و عاقڵ کەسێکە لێپرسینەوە لەگەڵ خۆیدا دەکا و بۆ دوای مردن کار دەکا واتە مردنی لەبیرە و دوای مردنیشی لەبیرە لە کاتێکدا لە دنیادا دەژیە ئەو سەرنجامەی لەبیرە کە دوای کۆتایی ژیانی دنیای کە نازانێت کەنجی کۆتایی پێدێ دێتە ڕێی والعاجز من أتبع نفسه هواها عاجز واتە دەستەپاچە هیچ لە دەست نەهاتوو کە ئەگەر لە بەرامبەر کەییزدا بێ کەییز واتە ژیر و عاقڵ و دووربین و دانا کەواتە عاجز یعنی کەودەن و نەفام کەسێکە نەفسی دەخاتە شوێن ئارەزوەکانی وتەمەنە على الله خۆزگەش بەرزبەر لای خوش و خۆزگە دەخوازێ واتە خۆی بە خۆزگە و خۆی بە ئاوات خواستن و ئەوانە هەڵدەخەڵەتێنێ خوا بەزەی زۆرە خوا چاکەی زۆرە بەهشتی خوا زۆر فراوانە ئەو قسانە بەو قسانە خۆی هەڵدەخەڵەتێنێ کە ئەوان لە ڕاستیدا هەمووی خۆ هەڵخەڵەتاندنن بەڵێ خوا چاکەی زۆرە بەڵام فەرموویەتی ڕەحمی زۆرە بەزەی زۆرە بەڵام بۆ چاکەکاران چاکەی خوا خاوەنی چاکەیە بەڵام بۆ ئەهلی خۆیان
شاکەکان لە شوێنی خۆی دادادنێ خوا هیچێک لە سیفەتەکانی بریتێ لە ئەوە کە کاربەجەیە کارزانە هەروەها خوا سوبحانه وتعالى بەڵێ بەهەشتەکەی فراوانە بەڵام ئەوانەی کە شایستەی بەهەشتی خوان دەستنە بەهەشتەوە وخوا دۆزەخەکەشی زۆر فراوانە وەکو دەفەرمێ یومە نەقول لجەهەنەمە هەل امتەلەتی وتەقول هەل من مەزید ئەو ڕۆژە کە بە دۆزەخ دەڵێن هەر پڕ نەبووی دەڵێ هیچ دیکەش ماوە زیادە ماوە بابێ فرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دێنی کە دەفەرمێ ئەکثروا ذکر هازم اللذات يعني الموت أكثروا ذكر هازم اللذات يعني الموت الترمذي بجمال 2307 هناوتي وقال حسنا پیغمبر صلى الله عليه وسلم فرميتي زور يادي لابري تيشينري تشيجو لذاتا كان بكن واتمردن كمردن هات تشيجو لذاتا جستي كان هبو درون تشيجو لذاتا دنیایەکانی کە پەیوەندیان بەجەستەوە هەیە ڕوحت کە لە جەستەت جابەوە جەستە دەبێتە کەلەشێک و لەوێ دەکەوێ خزم و نزیکانت پێش خەڵکی بیانی پێیان خۆشە زووتر ژێر خاکت کەن چکە ماوەیەک بمێنیەوە بۆن دەکەی گۆڕانی کیمیاییت بەسەردادێ هەتا ڕوحت تێدایە جەستەکەت زیندوویە و جەستەکەت جموجۆڵ و چالاکی هەیە کە لەگەڵ ڕوحت لە بەدەنت جیابەوە فەرقت نابێ لەگەڵ هەر شتێکی دیکەی مادی کە لەو گۆڕێ بۆیە خزم و کەست خواخوایانە زوو ژێرخاکت کەن زوو بتنێژن کۆتایی ئەم ئاڵلقەی سیەم و کۆتاییە بەم ئاەتە مبارەکەی خوای بەرزی مەزن دێنین كذا فرمي يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا أواني برواتان هنا واتبرواتان هنا بفوش أنا بيس بروان في بيندري بيات كرني شي زور يعدي خواب كان سورة أحزاب آياتي تشلويك زور يعدي خواب كردن يعني شي زانايان بوينا عبد الله كوري عباس خاله خوي بابي الرازي بيد الله خوا هيج ئەرکێکی شەرعی لەسەر مسلمانان دانەناوە مەگەر کاتێکی بۆ دیاری کردووە شوێنێکی بۆ دیاری کردووە ئەندازەیەکی بۆ دیاری کردووە جگە لە یادی خوا سبحانه وتعالى یادی خواکردنی نەبەستۆ بە کاتێکی دیاری کراوە بە شوێنێکی دیاری کراوە بە حاڵەتێکی دیاری کراوە بە ئەندازەیەکی دیاری کراوە بەڵکو بە ڕەهایی فەرموویەتی يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا أي أواني برواتاني هوا بيات كرنيش زور يادي خواب كان يادي خوا يعني شي يعني هميشه با كارليك لقل صفتكاني خوا داب كان لقل ناوكاني خوا داب كان هميشه أقاتن لبيوديني واني خوتان خوابي بزانن كخوا أقادارتانا خوا شاوديرتانا خوا دنكتان دبيستي خوا نيودلتان دخوينيتوا خوا دتان بيني وكو خوا سبحانه وتعالى بموسى وهارون فرمو عليهما الصلاة والسلام كقوتيان ربنا إننا نخاف أن يفرط علينا أو أن يطغى پروردگار معنی مدى ترسين كفرعون دەست پێش خەریبکە یاخود یاخی بێ دەست پێش خەریبکە پێشەوە پەیامەکەی پێ بگەێنین زەبرمان لێ بدا یاخود یاخی بێ دوای پێیان پێ دەگەێنین خوا چی فەرموو قال لا تخافا إنني معكما أسمع وأرى خوا فەرمووی مەترسێن ئەمە لەگەڵتانم دەبیستم و دەشبینم قسەی ئێوەش و فرعونیش کە وەڵامتان دەداتەوە دەیبیستم و دەشبینم ئێوەش دەبینم ئەویش دەبینم مەترسێن من لەگەڵتانم ئەگەر ئینسان بەو هەستەوە یادی خوا بکە ئەم زەمانەوە یادی خوایە چکە یادی خواکردن ئەوە نییە کە تۆ هەمیشە زمانت بجوڵێ پەنجەت بجوڵێ نا گرنگەوەی هەمیشە دڵت بە یادی خوا ئاوەدان بێ جاریەوە بۆ دەگونجێ بە زمانیش بیڵێ جاری وا بۆ دەگونجێ بە 50 ژمێری بەڵام جاری وایە شوێنەکەی وان نییە بەڵام هیچ کاتێک هیچ حاڵێک ڕێت لێ ناگرێت کە بە دڵ ئاگات لە خوای پەروەردگار بێ و دڵت بە یادی خوا ئاوەدان بێ لە کۆتاییشدا دەڵێم خوا سبحانه وتعالى هۆشداری پێداوین دەفەرمێ ئەینەما تەکونوا يدرككم الموت ولو كنتم في بروج مشيدة سورة النساء آيات 78 لە هەر شوێنێک بن مردن دەتانگاتێ
پێتان دەگا ئەگەر لە نێو قەڵای مەحکەم و قەڵای چاک دروستکراویش دابن بروج کۆی بورجەواتە قەڵا موشەیەدە ئەواتە سواختراو یاخود بەرز هەڵچوو و سەخت و قایم لە هەر شوێنێک بن مردن دەتانگاتێ کاتێک فریشتەی گیان کێشران فەرمانی خوا وەردەگرێ گیانتان بکێشێ فریشتە مەلەکول مەوت لە هیچ شتێک ناوەستێ بۆیە هەمیشە ئامادە بن بۆ ئەو سەفەری جیهانی بەرزەخە و دوای بەرزەخی جیهانی قیامەتە کە بەسەر بەرزی و بە پاچی و چاچی بچنەوە خزمەت خوای پەروەردگار خوا بە لوتف و کەڕەمی خۆی یارمەتیماندا هەمیشە چاودێری خوا بەسەر خۆمان ببینین و بەردەوام یادی خوا بکەین و خوا بە لوتف و کەڕەمی خۆی وامان لێ بکە هەمیشە خۆمان پاک ڕابگرین خاوێن ڕابگرین لە ڕووی ڕواڵەتیمان لە ڕووی دەرونیمانەوە و لە پەیوەندیمان لە خزمەت خوادا پەیوەندیمان لەگەڵ خەڵکدا لەگەڵ خۆماندا تاکو هەر کاتێ مردنمان گەیشتە سەر و بڕیار درا کە ئێمە ئەم ژیانە دنیا بەجێ بێڵین سەر بەرزانە و ڕووسورانە و بێباکانە بەجێ بێڵین بە تەکید ئەوەی پاکە بێباکە خوا لەو کەسانەمان جێڕێ لێرەجا کۆتایی بەم ئاڵلقەی سیەمە دێنین و کۆتاییش بە کۆی بابەتی شلون دەبینە مسلمان ڕاست ساق دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين